بەهۆی کەمبوونەوەی غازەوە دەنگۆی گرانبوونی نرخی نان لە سلێمانی بڵاو بۆتەوە. نانەوەخانەکان ڕوبەڕۆی گرفتێکی گەورە بوونەتەوە. بتڵە بەتاڵەکان لە بەردەم دوکانەکاندا ڕیسکراون و بەشێک لە نانەوەکان بە ناچاری پەنایان بۆ سوتاندنی دار بردووە. لە کاتێکدا هێنانی دار قەدەغێ و نەوتی شاوشێوەی غازگرانە بۆ خۆیان دەڵێن ئێستا جگە لە داخستن یان کڕینی غازی بازرگانی و گرانکردنی نان هیچ بژاردەیەک لە بەردەمماندا نەماوە. ئەگە غازش نەبێ مەجبوری دایخین نام لە سەتەرگان بێتەوە دیوە ڕیانەکە بوو بۆی چوار نان بکرێ بازار ئەمە سەرەکریان وڵای ئێمە حەز ناکەین ئێمە لەگە معاناتی خەڵکین خەڵک فەقیرە کاکە ئێمە خۆمان کوڕی فەقیرین لەگە معاناتی خەڵکین ئێمە حەز ناکەین بەخوا گران بێ ئەزگای کەشتیش گران بوو خەڵک مەزورن نانەوەکە مەزورن چواری کەم ڕۆژانە چەند بتڵ غاستان بۆیت ئێمە ڕۆژانە خۆمان چوار سەفەکەین ئێستا دوانمان بۆێنن ئەمڕۆ بۆمان نهاتۆ ئەمڕۆ دوانەکەش نهاتۆنەوە تۆ خاص نەبێ و تۆ خاتە بازرخانە تێگەی بە 30,000 یا حسابێکە ئارەگەش گران بووە خاسەرە خۆی دوو بتڵ غاستان پێدرێت دوو بتڵەکە بەشتانەکە یان ڕۆژی چوار یان دووبەکەتی بێت دەسەرە بکەیت دارەگەش کابرا دەرتان بۆ هێنم بەزەک لە ڕێگا گیرام بێوە پارێک کەفارە چۆ بۆ بەیانی حسابێکی نەگە 200,000 بیزەمی هینە دار تۆ کابراش بگیرە لێ پارێ هۆش بیت شتوار نابێت. کاتژمێرەکانی کارکردنی نانەوەخانەکان کەم بۆتەوە زۆربەیان تانی ئەوڕۆ کار دەکەن بڕیار بە ڕۆژانە دوو بتڵ غاز بۆ هەر نانەوەخانەیەک دابین بکرێت بەڵام خاوەنکارەکان دەڵێن ئەمڕۆ تەنانەت ئەم دوو بتڵەش نەهاتووە لەگەڵەوەشدا پێویستی ڕاستەقینەی ئێمە ڕۆژانە 4 بتڵ غازە. هێندێک لە نانەوەخانەکانیش بیر لە بەکارهێنانی گاز وەک دوایین ڕێگە بۆ بەردەوامی بەکارکردن دەکەنەوە. لەبەرەوە کردومانە بە غازمان دەست ناکەوێت و ئەسێمە لێرە سێفرن ئیشەکەین سێفرنەکە ڕۆژی دوو غازمانە دەنێ خۆ دوو غازیش بەر سێفر ناکات بەشی هەرم نانێرانیشە ناکە ئێستا ئەو دوو غازدا ئێوارە ئەسە دوو وەرە سەعات لەو چوارژۆرێت ئێمە ئیش ناکەین کێوە تەواو بێت دوو بتڵەکە دوو بتڵەکە وڵاتە بەش تا سەعات یەک و ئەو ناوەمان ناکە پێشتر تاکە ئیشتانە پێشتر دا سەعاتی 6 ئێوارە کاتی بانگدان دا دوای بانگدان ئیشمانەکە ئەوە داخە هەروایە دامانە خسەرە وەڵا بەس ئێستا کێشەی غازەکەمان هەیە ڕۆژی دوو بتڵ عملمان نایێت و هەردا سەعات یەک بۆوانە ئیشەکەین و سەعات یەک تعتیلە بتڵانەتان هەمووی بەتاڵە هەمووی بەتاڵەوە تا ئین تەماشاکەی هەمووی بەتاڵ. هەوڵەکانی پێیان بۆ وەرگرتنی ڕوونکردنەوە لە قایمقامی سلێمانی بێ ئەنجام بوون و بەرپرسان وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە. لە ئەگەری چارەسەر نەکردنی ئەم گرفتەشدا هاوڵاتی دەبێتە قوربانی سەرەکی و باجی شکستی ئەم دۆخە دەدات چونکە پەنابردن بۆ گرانکردنی نرخی نان کە خۆی پێشتریش هەنگاوی بۆنرابوو 6 نانکرابوو بە 1000 دینار بژاردەیەکی خراپە. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.